لازێ دیلمان کچا خوێندکارێکی پۆلی چواری پەیمانگای هیوای نابیستانە لە شاری سلێمانی بەشداری لە فیستیڤاڵی ساڵانەی هەفتەی نابیستانی کردووە و دەڵێت لە ڕێگەی ئەو وێنەی کە کێشاومە باز لە ژیانی کچانی نابیستان دەکەم کە بە دڵێکی گەشەوە دەڕوانینە ئایندەی خۆمان. لە پەیمانگای نابیستان خوێندکارم و لە پۆلی چوارم. بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوڕێکانم بەشداری فیستیڤاڵی نابیستانم کردووە. زۆر دڵخۆشم کە ئێستا هەمومان لێرە کۆبوونەتەوە پێکەوە گفتوگۆ دەکەین. من بە وێنەیەک بەشداریم کرد کە باز لە کچێکی نابیست ئەکات لە قەراغ ئاوێکەوە لە ناوچەیەکی سەوزایی وەستاوە بە دڵێکی خۆشەوە ئەڕوانێتە ئایندە. کاڵێوەشیاریش کە کچا خوێندکارێکی تری ئەو پەیمانگایەیە دەڵێت دڵخۆشم کە بەشداریم کرد لە هەفتەی نابیستاندا کە تێیدا گۆرانیەکی تایبەتم پێشکەش ئامادەبووان کرد. زۆر دڵخۆشم کە لە پەیمانگای هیوا دەخوێنم و فێر دەبم. ئێرە بۆ ئێمەی نابیستان زۆر باشە و مامۆستاکانیش توانیویانە فێری زۆر شتمان بکەن. من لە فیستیڤاڵی نابیستان بە گۆرانیەک بەشداریم کرد کە گۆرانیەکە تایبەت بوو بە ئێمەی نابیستان و پێشکەشی ئامادەبوانمان کرد. ئاواتیشم ئەوەیە لە داهاتوودا بچمە زانکۆ و لەوێ ببمە خوێندکار. لە 44هەمین فێستیڤاڵی هەفتەی نابیستاندا کە لە شاری سلێمانی ڕێخرا چەند چالاکیەک بۆ ئەو مەبەستە پێشکەش کرا. بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی دەڵێت لە سنووری پارێزگای سلێمانی تا ئێستا چەند هەنگاوێک بۆ خزمەتکردنی نابیستان نراوە لە بواری خوێندندا و هاوکات بڕیارە لە ئایندەیەکی نزیکیشدا کۆنفرانسێکی تایبەت بە نابیستان ڕێک بخرێت. بە خۆشحاڵیەوە لە بواری پەروەردەی تایبەت بە نابیستان ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی دووسێ هەنگاوی زۆر گەورەمان هاویشتووە بە تایبەت ڕەخساندنی هەلی خوێندن لە قۆناغی سەر و بنەڕاتی لە سەر و نۆی بنەڕاتی لە پێ ئامادەی کۆمپیوتەر بە سپاسەوە بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردە و ئامادەی کۆمپیوتەر لە سلێمانی کە 2 ساڵە لەسەر یەک هەلی خوێندن لەو پەیمانگایە ڕەخسەیە کە ئەمە بۆ یەکەم جارە لە کوردستان و عێراقا کارەکەین بۆ ئەوەی لە ئامادەیەکانی پیشەیەکانی تریش بە پێی توانای خۆیان مناڵانی نابیست دەرچوانی قۆناغی بنەڕەتی لەوێ وەربگیرێن و بەرنامەمان هەیە لەم ساڵە هێندێ هەنگاومان ناوە کۆنفرانسێکی تایبەت بە خوێندنی نابیست ببەستین چکە لە ڕاستیە پسپۆڕی ئەوێ شارەزایی ئەوێ بابەتی زانستی ئەوێ. لە پەیمانگای هیوای نابیستان لە شاری سلێمانی لە ئێستادا 93 خوێندکار وانەی تایبەت بە خۆیانی تێدا دەخوێنن. هاوکات لە سەرەتای دروستبوونی شێوە تا ئێستا زیاتر لە 100 خوێندکاری نابیست لەو پەیمانگایە دەرچوون و توانیویانە لەو بوارانەی کە تێیدا فێربوون خزمەتی هەرێمی کوردستان بکەن. هێمن کەمال، کوردسات نیوز، سلێمانی.